تەئسیری بۆ سەر بە زۆری هونەرمەندان هەیە، یعنی کە بەڕاستی هونەرمەندانی چۆن ئەڵێ کەلەپچە کردووە لەبەرەوەی ئێستا تەلەڤیزیۆنەکانمان لەگەڵ ئەوەی هەڵسوکە و لەگەڵ دراما تورکیەکان ناکەن ئەوەنە لەگەڵ کوردیەکانە ناکەن، یعنی بەس بەداخەوە من لێرەوە بۆ تەلەڤیزیۆنەکان ئەڵم کە پارەیەکی باش بۆم دراما تورکیانە دابین کراوە، یعنی ئەگەر ئەو پارەیە ڕەنگە بێن بە کۆمەڵێ هونەرمەندی کورد ئیشی زۆر لەوە جوانتریش بکرێ، بەڵام بەداخەوە هێزی تەلەڤیزیۆنەکان وا باوەشیان بۆم فلیمە تورکیانە کردوێتەوە کە بەڕاستی فلیمی تایە نەک یەکەم شت لەگەڵ کللتوری ئێمەیان نایەتەوە بە هیچ نەوعێک. ئەنجام من زۆر جار هەنێکیانە من کردووە کام دەورەی بێقیمەتیە دەورێکی کووردە دایئەنێن بۆ کوردی دائەنێن، یعنی لەبارەی ژن کوشتن لەبارەی دواکەوتوی لە کۆمەلگایە ئەم دەورە ئەدرێ بە کوردیا باسی دیاربەکری بووەکە یا باسی کۆمەڵێ شوێنێ بووەکە. لەبەر ئەوە من هیوادارم ئەم تەلەڤیزیۆنانە وازدەم فلیمە تورکیانە بێنە کاکە ئەکرێت وەرە ساڵێکە زۆری احتیادە فلیمێکی ئەژنەبی فلیمێکی تورکی بەس نەک شەو و ڕۆژ دانیشی ئەم فلیمە تورکیا یعنی وەکو لە هەموو سعاتێکم سعاتە ڕوان فلیماکە سعاتێکی تر فلیمێکی تورکێکە بەڕاستی نابێ ئەم تەلەڤیزیۆنانە باوەش بکەنەوە بۆ ئەم هونەرمەندە کوردانە ئەمەی کە لای خۆمان کۆمەڵێ هونەرمەندی لەخوا بەزای بێ زۆر باشمانەیە توانن ئیشکەن، یعنی ئێمە ئێستا ئیشمان کردووە بۆ مەسەلەن ئەم قەناتانە هەموو شتێک عەقدێکی هەیە تۆ مەسەل پارەیەک دائەنێ هەر وایە حەقیر یعنی بەشەر ئەم پارەیەمان وەرگرتووە، یعنی تەمسیلەکە لێ دراوە تەواو بووە بەشەر ئەم پارەیەمان وەرگرتووە یا لێمان بووە بە عەرزی لەگەڵ ئەو قەناتەیە ئەنجا توانیمانە ئەو عەقدەی خۆمان کە حەقی خۆمانە وەریگرن بەس دائەنیشێ 50 دەفتەر و 40 دەفتەر و 30 دەفتەر ئەیا بە درامایەکی تورکی هەر بە بای خەیاڵیشانە ئەزانی چییە وەکو بڵێ ئەگەر هونەرمەندی خۆمان تەمەڵ بێ تەمەڵ نین ئەوەیە ئەم شتەی بە ئینیەتە بەردەست ئەو ساکەگە من بچم بۆ لای ئەبێ کامێرەم بۆ دابینکە ئەبێ ئینارم بۆ دابینکە ئەم تەلەڤیزیۆن ئەمەی لە کۆڵ خۆی کردەوە ئەوەیە دراما تورکیەکە یە بە دۆبلاشکرایی نەک بە دۆبلاشکرایی بە خامیەتە بەردەستی ئەویش دووسێ دەفتەریژەیە بە دۆبلاژەکەی تا ئەیخەنە سەر زمانی کوردی ئەمەیە مەسەلەکە هیناوەکو ئێستا چەنەها ئێستا نەخزەیە نەسی جوانیش هەیە بەس تەلەڤیزیۆنەکان باوەشی بۆ ناکەن یاڵێ پێمان نیە یاڵێ نیمانە کە بە شەرتێ ئەم درامانەی کوردیانەی کە ئەکرێت بە زیایەوە پاری خۆی دەرێنێتەوە. ئێستا ئێمە ماڵەکەی معروفمان کرد ئیتر خۆ ئینە دەنگێکی باشیاوەتەوە لە ناو خەڵقا ئێدی 67 ملیۆنی تێچووە 67 ملیۆن چەنەکە ڕەنگە 4 دەفتەرکە دەیەگەر بڵێم 670 ملیۆنی پێگرتوێتەوە باوەڕکە چونکە بۆ کۆمەڵێ ڕیکلامەچێتە ناوی یە سپۆنسەری ئەکا مەسەلەمە ئەحمەد جوڵایە و ئەمە ماهیر حەسەنە کە خەڵکە گەزانێ متابعین خەڵک ڕیکلامەکە هێنێتە ئەو ناو درامایە و یعنی بە زیایەوە وەریەگرێتەوە و نەبێ خۆ پارەی بخاتە سەر یعنی هەم خازانی ژەکە ئیتر نازام وا بۆ ئاوە بەرامبەر هونەرمەندی کورد ئاوە خەمساردن هەرێ بە خۆمان ئەتوانین یعنی کامی کە خەریکی ڕۆڵبینینە و نواندنە و یا دەرهێنەری کورد خۆی ئەتوانێت سپۆنسەریشی بۆ بێنێ یعنی سپۆنسەریەکە مەسەل کە تۆ دووسێک کە سپۆنسەری بۆ ساکە کە داوبەزان ئیتر ڕیکلامیش ئەچێتە ناوینە و ڕیکلامش بە پارەی خۆ بچیە سانیە لام وایە بە 16 دلار دائەبەزێن لە 33 سانیش کەمتر دای نابەزێنە بزانە چەندەکە یعنی بە زیایەوە ئەم پارێ پەیاکرێ ئیتر نازام ئیتر خەمساردیە ئیتر ئایا ئەمە دەسە چوزانم وەڵی نازم ئەزانی چی تورکیا ئەو تا بە دراما شەڕێ لەگەڵاکە دووەمین بەڕاستی ئێمە ئەبێ زۆر ئاگامان لێبێ ئێمە کۆمەلگایەکی زوو هەنێشتی لاسایی خراپ وەرەگرین یعنی ئەگە بڵێم مەسەی تۆ سەیری ئەم جیابوونەوەیە کە هەیە لە مینە باوەڕ بێ زۆر ئەم فلیمانە تەئسیری هەیە یعنی زۆر تەئسیریە من هیوادارم بەڕاستی ئەمە نەمێ ئەگەر هەر نەتوانن نێڵن تۆزێ کەمیکەنەوە یعنی هیچ دەبێت لە ساڵێکە فلیمێ دابەزن نەک شەو ڕۆژ ئەم فلیمەدا ئەبەزێ و ئەبەزێمە باش نییە من وەکو شخصی خۆم پشگیریانەکەم کە درامای تورکی لە تەلەڤیزیۆنەکانە نەمێنێ با ئەوەی احتیمام بە دراما تورکیەکانیان بابێن احتیمام بە دراما کوردیەکان بن کۆمەڵێ سیناریستی باشمان هەیە کۆمەڵێ هونەرمەندی باشمان هەیە کە ڕۆڵە بینێ کۆمەڵێ مخریجی باشیشمان هەیە بابێن ئیشکەن و باوەشیان بۆ بکەنەوە بە
ئەوەی باوەش بۆم فیلمە تورکیانەکە با بۆ بۆ هونەرمەندە کوردانە بکەنەوە هەم چێژ زیاترە لەگەڵ کولتورەکەی خۆمان ناتوانین بڕۆین بەڵام ئەوەی کە من لە ئەوڵشەوە ئاماژەم پێەیە نە لەگەڵ توایەتەوە نە لەگەڵ کەلتوریێتەوە لەگەڵ هیچ شتێکی توایە نایێت من داوا لە هەموو تەلەڤیزیۆنەکانەکەم باوەش بۆ ئەم هونەرمەندە کوردانە بکەنەوە هونەرمەندی وەک بینەکە زۆر باشمانەیە باوەشیان بۆ بکەنەوە و یارمەتیان من بۆ ئەوی هیچ نەبێت دراما کوردیەکانیش بەرەو پێش بڕەوە ئەلبەتە لە دنیا سێ جۆر نظام هەیە نظامێکی سەرمایەداری نظامێکی ئیشتراکی نظامێکیش لە شەرق زۆر بەربڵاوە ئەوە ئیتر کەس بە کەس نییە ئەم دراما تورکیانە بەڕاستی کاریگەری زۆر گرنگیانە بێەوە زۆر جار لە وڵاتە ئیشتراکیەکان منعیانەکەن چون بەڕاستی مەسەلەن زۆر ناشرینە لە فلیمەکە گەنجێک دوو مناڵی هەیە لەگەڵ خێزانەکەیە حەز لە کچێکی ترەکان و لێرە بە تایبەتی لە شەرق لای ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم دراما تورکیانە بەڕاستی لە زۆربەی زۆری وڵاتە عەرەبیەکان حتا بۆ ئێمەش ئەم دراما تورکیانە کڕێن و زنجیریانە چێتە 150 هەمووشی مۆزوعەکانی مۆزوعی خۆشەویستی و شەڕ و ئاژاوە و ینی مۆزوعەکانیان لە وەکو بابەتی گرنگ نییە بۆ کوڕی گەنجی شەرقی بۆیە من پێم باش بوو ینی بەداخەوە تەلەڤیزیۆنەکانمان ئێستا ئاچن ینی وڵاتی کۆریا چ پەیوەندێکی بە کەلتوری کوردیەوە هەیە ینی ئەگەر بڵێ تا حەدێکی زۆر ئێمە لە ئێرانەوە زیاتر نزیکین بۆ فیلمە ئێرانیەکانی زۆر باشن ینی ئەگەر زیاتر ئەو بابەتانی کە سریالە تەلەڤیزیۆنیەکان ئەیکەن ئەگەر لە ئێرانەوە بکرێ باشترە چون بەڕاستی تورکیا وڵاتێکی زۆر لە مسەلسەلاتە خراپن من هیوادارم هەموو دەستگا و تەلەڤیزیۆنەکان ڕقابەدانێن بۆ ئەم درامانە چونکە بەڕاستی ئەخلاقی گەنج تێگەیەن و ئەو پەیوەندی و سەرەکیانەی لە بینی کوڕوکچدایە بەو شێوازەی کە لە تورکیایە زەرر بە ئینسانی کوردەگەێنێ وەکو کاری نواندن و شت ئێمە لە وڵاتی ئێمە ئێسا دەوڵەتەکەمان بەڕاستی ئەوەی پشتگوێی خستووە درامایە ینی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەداخەوە نە ئیهتیمام بە سینەمایە و نە ئیهتیمام بە درامایە بۆیە سەیرەکە ئێمە 2 ساڵە تا ئێستا درامایەکی کوردیمان نییە ئەگەر بشکرێ بەلەقەلق و بە 1000 فەلاکەت کورتە فلیمێگەکرێ بۆیە چۆن تەسیل لە ئێمەژەکە ئێمەش زەرەرمەند دەبین ینی بەڕاستی ئەگەر حکوومەتیش بەخۆیان نەچێتەوە نظامێک بۆ سینەما و تەلەڤیزیۆن و تەلەڤیزیۆنەکان دانەنێ بەڕاستی کارێکی زۆر خراپە بێ ئەم هەموو درامایانە کە سەر لە گەنج تێگەێن بۆیە من هیوادارم ئێوە سەرکەوتوو بن لەبەرەوەی بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر گرنگە هەژانوتانە حتمەن بە دڵنیاییەوە ئێمە نەک پشگیری پارێزگارەکان ینی ئەو محامیانە پارێزەرەکان بەڵکو پژگیری هەموو کەسێکی جددی و مرۆڤ دۆستەکەین کە بێن بەهانایەنەوە ینی بەڕاستی ئەوە شتێکی زۆر باشیان کردووە نییە ئەتوانم بڵێم ینی نییەکەم لە سایەک هەیە ئەجا کە لە سایەکە بووەکو نەبێ وایە